بەڵام ئەمەوێ زیاتر لەسەر کەرتی تەندروستی قسە بکەم کە ئەوەی کە کراوە بۆ کەرتی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی بۆ خەڵک لە ڕۆژاوای کوردستان چی بووە لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر عەباس ئازاد بەرپرسی یەکەی تەندروستی دەستگای خێرخوازی بارزانی زۆر بەخێر بێ دکتۆر. هەر ئەمەوێ دەستپێکی پرسیارەکانم لەبارەی کەرتی تەندروستی و ئەو خزمەتگوزاریانە بێ لەو بوارە پێشکەش بە ڕۆژاوای کوردستان کراوە چی کراوە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە. دەستگای خێرخوازی بارزانی یەکێک لەو سەکتەرە هەرە گرنگانی کە گرنگێکی تایبەت پێدەدا سەکتەری تەندروستیە لە کارەساتە سروشتی و مرۆییەکاندا بە شێوەیەکی گشتی لە بەهاناوە چوونە بە خێراکان بابەتی گەیاندنی هاریکاری پزیشکی یەکێک بۆ لە ئامانجەکانی ئێمە. لەو نێوەندەدا لەگەڵ ئەو کارەساتەی کە ڕووی لە ڕۆژاوای کوردستان کرد تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی هاوشان لەگەڵ ئەو تیمە فراوانەی کە چوینە ڕۆژاوای کوردستان تیمێک لەوانە تیمی پزیشکی بوو کە توانیمان بە شێوەیەکی خێرا لە ماوەی ئەو دوو هەفتەی ڕابردوو هاوکاری پزیشکەکان بگەیەنین و لەگەڵ گەیاندنی هاوکارە پزیشکەکان کە بریتی بوون لە گەیاندنی هاوکاری پزیشکی سەرەتایی تا خۆناغی یەکەمی کارەکانی ئێمە هەمیشە لە بابەتی ئەمەرجەنسی گەیاندنی خێرای هاوکاریە پزیشکەکانە و هاوکاریە سەرەتاییە یەکەمیەکان بۆ خەڵکی و ناوچانە. باشە بەگشتی دۆخی تەندروستی لە ڕۆژاوای کوردستان چۆنە؟ بەداخەوە دۆخی تەندروستی باش نەبوو و ئێستاش دوای تەپەڕبوونی دوو هەفتە هێشتا پێویستیان بە هاوکارێکی زۆر هەیە و کەموکڕێکی زۆر لە کەرتی تەندروستی هەیە. ئەمە بابەتێکە ناتوانین بشارینەوە بنیەی تەحتی واتە ژەرخانی تەندروستی لەوێ بەڕاستی و پێویست نییە. جیاوازێکی زۆر هەیە لێرە و لەوێ لە گەیاندنی هاوکاری پزیشکەکان ئەمە هەوڵماندا کە بتوانین کەمێک لە معناتیان کەم بکەینەوە بەڵام ژمارێکی زۆر لە دەرمانەکان بەردەست نییە و نەخۆشخانەکان وەکو پێویست ناتوانن چارەسەری پزیشکی بگەێنن بە تایبەتی بەشێک لە نەخۆشخانەکان پێشتر لەژێر ئیدارەی ڕژێمی پێشوو بوون و بەو شێوەیە بەجێ هەڵراون. کەواتە پێویستیان بە چ جۆرە دەرمان و پێداویستێکی تەندروستی هەیە لە ڕۆژاوای کوردستان بەو کەمی دەرمان و پێداویستی کە جەنابشت ئاماژەت پێکرد؟ بەڵێ دەتوانین دابەشی بکەینە سەر کۆمەڵێک جۆری دەرمانی تایبەت لەوانە هەرە سەرەکیەکان کە بۆ حاڵەتی سەرەتایی بەکاردێن لە ئازارشکێنەکان دژاوکردنەکان و دژە بەکتریاکان و ئەو دەرمانانەی بە هەمان فۆرم کە پێویستە بۆ منداڵان بە تایبەتی لە شێوەی سیراب شەراب بەکاردێت و هەروەها ئەو دەرمانانەی نەخۆشیە درێژخایەنەکان کە بۆ بەتەمەنەکان پێویستیان پێی هەیە بیانگەێنرێتێ و بابەتێکی تری زۆر گرنگ کە ڕەنگە زۆر فۆکەسی لەسەر نەبوو بێت کە دەمەوێت لە ڕێگای شاشەی کوردستان 24 لە جەنابتانەوە هەر ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی شێرپەنجەیە چواری دووە یەکێک لە پێویستی هەرە گرنگەکانی ڕۆژئاوای کوردستان لە کاتی ئێستادا گەیاندنی چارەسەری کیمیاییە بۆ ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە چارەسەری ئەو ئیمکانیاتی لە نەخۆشخانەکانی ڕۆژئاوای کوردستان هەیە؟ بەداخەوە سنووردارە بەڵێ کەمیەک بەردەستە هەندێک جۆری چارەسەرە کیمیاییەکان بەردەستە بۆ هاونیشتمانیان لەوێ بەڵام سنووردارە و پێویستیان بە هاوکاری هەیە فالێرەوە ئەو بانگەوازە لە دەستگای خێرخوازی بارزانیەوە بۆ کۆمپانیاکان بۆ کەسانی خاوەن ئیمکانیت بێت کە ئەوەی توانای هەیە لە بابەتی دابینکردنی دەرمانی شێرپەنجە هاوکارمان بێ ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی شێرپەنجە بتوانین هەڵمەتێکی گشتگیر ئەنجام بدەین بۆیان و بتوانین ئەو هاوکاریە بگەینی. حاڵەت هەبووە لە ڕۆژاوای کوردستان بەهۆی نەبوونی کیمیاوی یا دەرمانی پەیوەست بە چارەسەری شێرپەنجە لە دۆخێکی مەترسیداری تەندروستیدا بێت؟ ئەو داتانە لە لای ئێمە نییە بەڕاستی لە لای ئیدارەی ئەوەیە ڕێبەبەری خۆسەر کە هەر کێشەیەکە بێت لەو بابەتانە بەڵام ئێمە دڵنیایان کردینەوە کە پێویستیەکی تایبەت هەیە لەو بابەتە بۆ ئەو چارەسەریانە. باشە ئەو خزمەتگوزاریانە یا بڵێن ئەو هاوکاریانە کە وەکو بۆ بابەتی تەندروستی پێشکەشی خەڵکی ڕۆژاوای کوردستانتان کرد توانی ئەو کەمی ئیمکانات و پێداویستیانی ئەوان پڕ بکاتەوە چیتر پێویستە لە ڕووی خزمەتگوزاری دەرمانی و سەرجەم بوارەکانی دیکەی تەندروستی بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان بکرێت؟
ئەمە بە پێ و پلانی هەمانە قۆناغ بە قۆناغ لەگەڵ دۆخەکە دەڕێن. قۆناغی یەکەممان گەیاندنی ئەو هاوکاریە خێرایە بوو کە چارەسەری سەردانکردنی قوتابخانەوە ئەو مزگەوت وە شوێنە گشتەکان کە تێیدا کۆچبەران یاخود ئاوارەکان تێیدا نیشتەجێ ببوون و گەیاندنی خزمەتگوزاری سەرەتایی بوو. پلانی داهاتوومان قۆناغەکانی تر ئەوەیە هاوکاریکردنیان لە بنیادنانەوەی ژێرخانی تەندروستی خۆیان. هەر بە نمونە لە ماوەی ڕابردوو زیاتر لە 8 بۆ 10 بار هەڵگری پڕ لە پێداویستی پزیشکی و دەرمان گەنراوتە نەخۆشخانەکان و پلانمان هەیە بە ئامێر و پێداویستی پزیشکی هاوکاریان بین و لە هەمان کاتدا ئەو نەخۆشانی کە پێویستیان بە شێرپەنجە هەیە پلانمان هەیە بتوانین ببوورە پێویستیان بە نەشتەرگەری هەیە ئەو نەخۆشانی پێویستیان بە نەشتەرگەریە بتوانین هاوکاریان بین نەشتەرگەریەکانیان لە ڕۆژئاوای کوردستان بۆ ئەنجام بدرێت. باشە ئەگەر جگەلەوەی کە ئەو هاوکاریانە لە ڕێگەی دەرمان و دابینکردنی کۆمەڵە کەرەستەی سەرەتایی بۆ کەرتی تەندروستی هاوکاریەکان گەیشتۆتە ئەوێ بە داتا و ئامارەگەر پێمان بڵێ چەند کەس چارەسەری تەندروستیان وەرگرتووە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە چەندی ترماوە یام قۆناغەکانی چۆن بووە بۆ پێشکەشکردنی ئەم خزمەتگوزاری و چارەسەریانە. هەروەکو دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی جەنابی سەرۆکی دەستگا کاک موسا ئەحمەد ئاماژەی پێکرد داتاکانی خستە ڕوو ئەوەی پەیوەندیدارە بە تەندروستی تاکو دوێنێ 5582 نەخۆش چارەسەری پزیشکیان وەرگرتە بوو. ئەم چارەسەر پزیشکانە جۆرا جۆر بووە لە تەواوی نەخۆشیەکان دەگرێتەوە ئەوانەی کە پێویستی بە خزمەتگوزاری پزیشکی هەبووە تێیدا و زیاتر لە 73 شوێنی جیاواز سەردان کراوە لەو ماوەیە. دەتوانین بڵێن نزیکەی 160 بۆ 170 ئەو ناوچانی کە پێویستی هەبووە لە ماوەی 2 هەفتە توانیمانە پێی بگەین لە ڕووی تەندروستی. کام ناوچە زیاتر پێویستی پێ لە ڕووی تەندروستیەوە؟ زۆرترین ئاوارە لە شاری قامیشلۆن لە وەختی ئێستادا، بەڵام هەموو ناوچەکانی تر پێویستیان هەیە بە حکمی دووری و نزیکی لە بنکەی تەندروستی یاخود لە نەخۆشخانەکان بۆ پێوەی کە نەخۆشخانە حکومیەکان یاخود ئەوانەی کە تایبەتن بە ئیداری ئەوێ تا ڕادەیەکی زۆر ناتوان خزمەتگوزاریەکان پێشکەش بکەن لە وەختی ئێستادا زیاتر خەڵکی ئەوێ احتیمادیان لەسەر نەخۆشخانە تایبەتەکانە کە ئەوەش بارگرانیەکی زۆرە بۆ ئەوان. باشە هەماهەنگیتان لەگەڵ نەخۆشخانەکانی ئەوێ چۆن بوو؟ هەماهەنگێکی زۆر باشمان هەیە. دەستگای خێرخوازی بارزانی جگەلەوەی هەماهەنگێکی زۆر باشی هەیە و ڕێکخراوێکی نێودەوڵەتیە و بە فەرمی لە سووریا ڕێگەپێدانی کارکردنی هەیە و ئۆفیسمان هەیە لە حەلب و لە عەفرین و لە ماوەیەکی زووش ئۆفیسی قامیشلو دەست بەکار دەبێت بە فەرمی و ڕێکاری پێویستی بۆ گیراوەتە بەر. هەمانگێکی باشمان هەیە لەگەڵ ئیداری ئەوێ و لەگەڵ مانگی سووری کوردیش کە بەسپاسەوە هاوکارێکی زۆر باشی ئێمە لەوێ و پارتنەرێکی گرنگی ئێمە. زۆر باشە. بنکەی گەڕۆکی تەندروستی چەند بنکەتان هەیە لەوێ کە ئێستا چارەسەری هەوڵاتیانەکەن یا خزمەتگوزاریان پێشکەشەکەن؟ بەڵێ هەر لە سەرەتایی بەهاناوەچوونی خوشکبرایانمان لە ڕۆژاوە لە ڕێگای 8 ئەمبولانس و نەخۆشخانەی گەڕۆ کە دابش دەبووینە سەر 4 تیم لە 4 موقعی جیاواز توانیمان خزمەتگوزاریەکان بگەینین و تاکو ئێستا بەردەوام. باشە. خراپترین حاڵەتی تەندروستی چه حاڵەتێک بوو کە لەوێ بینیتان بۆ هەر نەخۆشێک یا حاڵەتێکی تایبەت لەوێ؟ بەڵێ حاڵەتەکان زۆرن بەڕاستی ئێستا ڕەنگە ئاسان نەبێ بتوانین لێکیان جیا بکەینەوە هەمویان پێویستێکی تایبەت و بە تایبەت لە حاڵەتانی کە پێویستیان بە چارەسەری پزیشکی بووە منداڵ بوون هەمیشە ئەو کەیسانە زیاتر ناخەژێنن و جگە لەوەش هەندێک حاڵەت کە ناچاری لە تیمەکانی ئێمە تیمە پزیشکەکانی ئێمە ناچار بوون لە شوێنە گشتیەکان چارەسەری بۆ بکەن بۆیە دۆخێکی ناخۆش بکاتێک تۆ دەبینی ناچاری بە هەندێک شت وکو حاجزێک پەردەیەک دروست بکەی بۆ ئەوەی خەڵکی تر نەترسێت یاخود منداڵەکانی تر هیچ ترسێکیان لەوە نەبێت کە کەسێک لەوێ چارەسەری پزیشکی وەردەگرێت ئەوەی کێک لەو بابەتانە ئەوە بوو کە ناچار بوون تیمەکانی ئێمە حاجزێک دروست بکەین بۆی چارەسەری نەخۆشێک بکەن لە کاتێکدا قاعەیەکی گەورەیە پڕە لە خەڵکی منداڵ و بەتەمان و گەنج. بەڵێ ماندوو نەبن دەستان خۆش بێت. زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر عەباس ئازاد بەرپرسیەکەی تەندروستی لە دەستگای خێرخوازی بارزانی. زۆر سپاس کە لێرە لەگەڵمان.